هەروەها بۆ پارسەنکردنی دید و تێڕوانینی مسلمانە فەرمێ سەیری ئەم حەدیسەکەن. ئەم حەدیسەشیان هەر بوخاری و مسلمە متفق عليهە. انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم فهو أجدر ألا تزدروا نعمة الله عليكم. تەماشای ئاستی هەبوونی خوار خۆتان هەژارتر لە خۆتان بکەن، تەماشای سەروتر لە خۆتان مەکەن. ئەمە واتان لێ کە ئەو نعمەتانەی خوای گەورە پێی بەخشیون بەکەم و بە بێنرخ نەزانن. ئەگەر مسلمانان ئەمان بکردایە بە قیاس، ئێستاش نەچۆ بچێ ڕاستی کەینەوە. ئێستا کە خوای گەورە پێی بەخشیوێ خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، سەیری خواروتر لە خۆت کە، بزانە ئەو چی نییە، تۆ چەند لەوت زیاتر هەیە لە لەشی ساغ، لە نیعمەتی ئەمان، لە ئازادیەک کە هەتە لە خۆراک، لە پۆشاک، لە جنس، لە خێزان، لە پەیوەندی کۆمەڵایەتی، لە ناو، لە ڕێز، لە حورمەت، لە کەرامەت. تۆ سەیری ئەو کەسانە کە لە خوار خۆتەوەن چەند داماون. ناڵم سەیری سووریا و فەڵەستین و میانمار و ئەم شوێنانە بکە، سەیری سلێمانی و هەولێرکە، سەیری کەرکووک و کەلار و پشدەر و سەقز و بۆکان و جوانڕۆ و سەیرەوانی دەوروبەرت کە، خۆ هەر گەڕەچێک لەوانی لای خۆت لە خوار تۆشی لێیە، تۆ نەبووی بە خواری ئاستەکانیان. فێر بین تەماشای ئەو کەسانە بکەین کە لە خوار خۆمانەوە هەژارترن، داماوترن، بێناسترن. ئەمە ئەو کەسانی لەسەر و ئێمۆن. طبعا هەر کە سەیریان بکەین هیمەتێکمان بۆ دروست دەبێت، پاڵنەرێکی دنیاویستی و هەوەسمان بۆ دروست دەبێت کە وەکو ئەوان بین. ئەی بۆ ئەو دەرکەوتەوە بۆ من دەرنەکەوم، ئەی بۆ خۆی جوان کردو من خۆم جوان نەکەم، ئەی بۆ گەیشت بەو شادێ من پێی نەگەم، ئەی بۆ خۆی دەوڵەمەند کرد من دەوڵەمەند نەبم، ئەی بۆ ئەتوانێت لەو مەطعەمە ئیشکا من ناتوانم لێ ئیشکەم. بە حرامەیکە ئەو کەوتۆتە شوبهەوە. باشە بۆچی مەرجە تۆ وەکو ئەوی؟ بۆچی مەرجنە تۆ قەناعەت بە خۆت بکەی لەوەی کە تایایی؟ ناژدەم فەقیر بە، بێگومان فەقیری لە ئیسلامە مەرغوب نییە، بەڵام ماڵی دنیا و ئیمامی ئەحمەد فەرمووی لە دەستا بێ نەک لە دڵتا بێ. ئەنجا سەیری کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر لەو حەدیسەیە فەرمووی ئیذا نەظەر أحدكم إلى من فضل عليه في المال والخلق فلينظر إلى من هو أسفل منه ممن فضل عليه. ئەفەرمێ هەر کەسێکتان دەیڕوانیە فەزلی خوای گەورە ئەو نیعمەتانەی سامان و لەش ساغەکەی کە پێی بەخشیوە، با لە هەمان کاتە بڕوانێتە ئەو کەسانی کە ئەوانەیان کەمترە یان هەر نییانە، تا بزانە کە خوای گەورە نیعمەتی زۆری پێبەخشیوە و هەقوایە سوپاس و ستایشی خوای پەروەردگاریان لەسەر بکە. بەڕاستی هەقوایە هەر یەکێک لە ئێمە سوپاس و ستایشی خوای پەروەردگاری لەسەر بکە. ئێمە لە نیعمەتی خوای گەورەیە ئەوەندە زۆرە نیعمەت لەسەرمان ناژمێررێ. تۆ حساب کە ئێستا کە تۆ ئازادی خەڵکێ لە زیندانە، لە زیندانیشای تۆ لە شوێنێکیانی یەکێکیکە لە تەعزیبایە هێشتا، تۆ لەسەرت لاتچووە، درای دادگا و حکمت دەرچووە. ئەوی تر کە تەعزیبە درێ یەکێکی تر پێشتر تەعزیب درا لەو خەتەرتر لەو دژوارتر. تۆ بێ حساب کە ئێستا گەنجی هەڵەبجەییمان هەیە لەو کانی گۆمە لە زیندانی کانی گۆمە لای یەکێتی، پەنجەکانیان هەموو هەڵکێشاوە ئەمساڵ، هەمویان دەرێناوە لەم زەمەنی قەرنی 21ەیە، لەم زەمەنەیە کە هەموو لاف و گەزافی ئازادی و مافی مرۆڤ لێدەن. ئێستا کە باسی یەکەم ساڵی 2018 لە مانگی 4 و 5 کە ئێستا باسی یەکەم و ئەو لەوەیە لە زیندانی کانی گۆمە. تۆ لە نیعمەتێکی ترای، تۆ بۆچی ناتوانی هەستی مەسئولیەتت بەرزتر بکەیتەوە ئەم بەرپرسیارەتی هەڵگری کە ئەم خوای گەورەی خستوێتە سەر شانت، ئەم دینە، ئەم ئیستیخلافە لەسەر ئەرزابێنیتە دی. تۆ بۆچی سەیری و نیعمەتە ناکەی کە خوای گەورە خۆراک و پۆشاژێکی پێبەخشیوی خەڵکێکی ڕەش و ڕوت و داماو لە شوێنی ساردیشن و ئەوەندەی بەقەدەر تۆشیان پۆشاک نییە، خۆراکیان بەقەدەر تۆ نییە، خەڵک محاسەرە، خەڵک فەقیرە، خەڵک داماوە. تۆ بینیت دراوسەکانە دەبینی، موچەت نییە تۆ فەقیر بووی، فەقیر کراوی بەدەستی تاغوتانی یەکەدی و پارتی، بەڵام لە تۆ فەقیرتر و داماوتر هەیە. بۆچی سەیری ئەوان ناکەی و شکرانی خوای گەورە لەسەر ئەو نیعمەتانە ناکەی کە هاتە؟ هەروەها پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ دەربارەی دنیا، فەرمێ ئین الدنیا حلوة خضرة، ئەوەش حەدیسی صحیحی مسلمە. إن الدنيا حلوة خضرة وإن الله مستخلفكم فيها
فينظر كيف تعملون فاتقوا الدنيا واتقوا النساء فإن أول فتنة بني إسرائيل كانت في النساء. أفرمي الدنيا قشاوة وجوان رازاوة وشيرين وآلوالايا پێگەیشتووە خوای گەورەش ئێوەی بەبری کاری خۆی تیا کردۆتە سەرپەرشتیار تا بڕوانێت چی لێ ئەکەن و چۆن ڕەفتاری پێوە ئەکەن. جا ئێوەش لە دنیاویستیتانە لە هۆگربوونتانە بە ئافرەتەوە حەزی موڵکایەتیتان و حەزی جنس لە خواتان بترسن. بشزانن کە یەکەم هۆکارەکە بوو بە مای کزی دین و لاوازی دینداری لە ناو بەنی ئیسرائیلەکانە ئافرەت بوو. بۆیە زۆر زەروریە لە موڵکایەتیەکەی خۆت قەنەعەتت پێ هەبێ ئەوەی کە هەتە هەوریش بدە، بەڵام هەروەکوتمان هەوڵەکەت بۆ قیامەت وێ زیاتر. پارەت هەیە لەم پارێت چەند بیر لێ کردوتە بیگەێنی بە کەسانێکی داما و محتاج، بیگەێنی بۆی چاپی کتێبێکی پێ بکرێ، کتێبێکی پێ بکڕی و بیدەی بە کەسێکی کردوە وەکو سەدەقە و خێر، داوەتێکی لێ بکەی کەسانێکی فەقیر و داماوێکی بۆ دعوت بکەیت و برایەتی دینیان لەگەڵا بەقووت بکەیت و حیجابێکی لێ بکڕی بۆ خوشکێکی مسلمان کە ئێستا پێی ناکردێ، کۆمپیوتەرێکی لێ بکڕی بۆ کەسێک بۆ گەنجێکی مسلمان لە جامعەکە ناتوانێت کۆمپیوتەرەکە بکڕێ. و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیسی بوخاریە ئەفەرمێ تعس عبد الدينار وعبد الدرهم وعبد الخميصة إن أعطي رضي وإن لم يعط سخط تعس وانتكس وإذا شيك فلا انتفش. أفرمي الرنجرو بي جابزان في غمر عليه الصلاة والسلام أو دعاء ليبكى رنجرو بي عبدي دينار، رنجرو بي كويلي درهم، رنجرو بي عبدي تشاو تشنوشي كأيدني الرازية بي كان يدني تور بي ورقها لقري يا أخوة رنجرو بي ودعماو بي في غمر إخوة عليه الصلاة والسلام بعبدي درهم وعبدي بارو سروة سامان كان هوا فرمي يا أخوة رنجرو بي كأيدني بين رازيه وكان أيدني الرقها لقريته والرأبي وإيه انتقام بكاتو لكاتك باري بيت المال. عزيزاني من خوشويستي الدنيا لاوازي إيمان دوروبري خراب همي كاريگريان هي لسر شلگير إيمان لسر دينداري عوامانا لسر كزبوني دين مان لسر هات نخواروي بلكاني تقوى كاريمان كأبوها سرو تركوين بيهانا